سڵاوتان لێبێ بەڕێزان، من هێوار جەلالم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێ. دیارە ئەم پرۆگرامەمان جیاوازتر لە هەموو پرۆگرامەکانی ترە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەچینە دەرەوەی هەرێمی کوردستان، بە تایبەت لە یەکێک لە وڵاتانی دراوسێ کە کۆماری ئیسلامی ئێرانە. دیارە کۆماری ئیسلامی ئێران یەکێک لەو دەوڵەتە بەهێزانەی کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بەسەر هەرێمی کوردستان بە تایبەت و عێراقیش بە گشتی. بۆ ئەمە بەستە ئێمە دەزانین کە لە چەند هەفتەی داهاتووە لە ئەو وڵاتە داواتە کۆماری ئیسلامی ئێران هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەنجام دەدرێت. وا دیارە حکوومەتی ئێستەی ئێران و حکوومەتی داهاتووی ئێران واتە حکوومەتی نوێی ئێران کاریگەری ڕاستەوخۆی دەبێ بەسەر لایەنی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانەوە. بۆ مەبەستە ئێمە گرنگترین خاڵکە ئێستا ئێمە وەکو یەکەمین میدیای ئەهلی بێلایەن، وەکو میدیایەک کە تاکە میدیا بین بتوانین چاوپێکەوتنێک وەربگرین لەگەڵ یەکێک لە کارکتەرە هەرە بەهێزەکانی و هەرە دیارەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران کە دیارە بەڕێزیان کاندیدن بۆ وەزیری دەرەوەی داهاتووی حکوومەتی نوێی ئێران. پێم خۆشە چاوپێکەوتنێک لەگەڵ دکتۆر قەدیری ئەبیانە بکەین کە پێشتر دیپلۆماتکار و باڵوێزی پێشووی کۆماری ئیسلامی ئێران بووە لە هەریەک لە وڵاتانی ئوسترالیا، مەکسیک، ئیتالیا و چەند وڵاتێکی تر. دیارە بەرپرسیارەتی تریشی هەبووە وەکو ئەوەی جێگری پێشووی ئۆفیسی ئایەتوڵا هاشمی بووە کە سەرۆکۆماری پێشووی حکوومەتی ئێران بووە. پێم خۆشە لەم بەرنمەیەدا جیاوازتر لە هەموو بەرنمەکانی تر باس لە بارودۆخی هەڵبژاردنەکانی ئێران بکەین کە بڕیارە چەند هەفتەی داهاتوو ئەنجام بدرێت و لەگەڵ ئەوەشدا ئایا سیاست و استراتیژی حکوومەتی نوێی ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراقیش بە گشتی چۆن ئەبێ. حتمما لە پاڵ ئەوەشدا باس لە ململایەتەکانی ئەو وڵاتە دەکەین لەگەڵ ئەمریکا، ئایا سیاست و استراتیژیان چۆن ئەبێ. سەبارەت بەو بابەتە من زۆر بە خێراتنی دکتۆر قەدیری ئەبیانە دەکەم. دکتۆر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. پێم خۆشە بزانم کە تۆ ئەمە یەکەمین جارە لەگەڵ میدیایەکی هەرێمی کوردستاندا چاوپێکەوتن بکەیت. ئەگەر پێشەکیەکت هەیە بفەرموون. بەڵێ بەناوی خوا. بسم الله الرحمن الرحیم. سڵاوتان لێبێ و لە خزمەتتانە بۆ تەواوی دانیشتوانی کوردستانی عێراق. بەڵێ ئەمە یەکەمین چاوپێکەوتنمە کە لەگەڵ میدیاکانی هەرێمی کوردستانە ئەیکەم. بەداخەوە تا ئێستا دەرفەتم نەبووە کە بێمە هەرێمی کوردستان و لە نزیکەوە ببینم و زۆر دڵخۆشە بم کە فرسەتێک هەبێ و بێم بۆ ئەوێ. زۆرم پێخۆشە بێمە ئەو ناوچەیە و دیدارم هەبێ لەگەڵ خەڵکەکەی. قسەم زۆر بۆ وتن هەیە، بەڵام لا سەرەتاوە دوو خاڵ هەیە کە ئەمەوێ باسی بکەم. یەکەمیان ئەوەیە کە ئەبینن چۆن فەڵەستینیان داگیر کرد. یەکەم کاریان ئەوە بوو کە خاکی فەڵەستینیەکانیان کڕی لە کاتێکا کڕیان بە نرخێکی زۆر لە خەڵکی فەڵەستین. دوای ئەوە کە بانگەشەی ئەوەیان کرد کە فەڵەستین خاکی ئیسرائیلە، لەسەر ئاڵای ساهیۆنیستی ئیسرائیل دوو دانە خەتی شینی پێوەیە کە ئەمانە سمبولی ڕووبارەکانی نیل و فراتن کە یەهودیەکان وا ئەزان ئەو خاکەی لە نێوان نیل و فرادایە بەشێکی گەورە لە کوردستانی عێراق و کوردستانی سووریا و کوردستانی تورکیا لەم ناوچەیە نیشتەجێن. و من زانیاریم هەیە ئیسرائیلیەکان دەستیان پێکردووە کە کۆمەڵێک خاکیان لە هەرێمی کوردستان کڕیوە. گوایە ئەمانە ئایانەوێت ئەو ئارزانە بکڕن، ناوچەی سەوزی دروستکەن بە بیانووی تر، کاری زەرعات و کاری تر بکەن. ئەمانە لە مێشکیانایە کە ئەو بەڵایی بەسەر فەڵەستینیا هێناویانە بەسەر کوردستانی عێراق و سووریادا بهێنن و بەسەر برایانی کوردیشماندا. وا دەبێ ئاگاداری ئەو سیاسەتەی ڕژێمی ئیسرائیل ببین. خاڵی دووەمم سیاسەتی ئیستیعمار ئەوەیە، دەیانەوێت هەموو دەوڵەتە ئیسلامیەکان و مسلمانان داگیر بکەن و بخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە و دەست بەسەر سەروەت و سامانەکانیاندا بگرن. هەروەک ئەوەی هەیە سیاسەتی جیایی بخەرە ماڵەکانیان و حکومیان بکە درێژیان پێداوە کە ئەوەش سیاسەتی ناسراوی بەریتانیەکانە و تاتوانیویانە لە نێوجیهانی ئیسلامیدا جیاکاریان دروست کردووە و کاریان لەسەر ئەوە کردووە کە جیاوازی قەومی دروست بکەن. کارێکی وایان کردووە کە هەر قەومێک بەویتر بڵێ ئێمە لە سەروی ئێوەوەی و بۆ هەر بابەتێکی قەومی بهێنە پێشەوە. ناکۆکیان لە نێو جیهانی ئیسلامیدا دروست کردووە، هەرچەندە ناکۆکی لە نێو جیهانی ئیسلامیدا زیاتر بێ بۆ ئەوان باشترە و ئەوانیش ئەوە دەکەن.
یەکێک لەو شتانی کە ئەوان ئەڵەن بەناو دیفاعی لەکەین لەو ناکۆکیەدا بابیانووی سربەخۆبوونی کوردستانی عێراقە مەبەستی دۆستایەتیان نییە ئەوان بۆچی ئەمە ئەڵێن چونکە کە باز دێتە سەر وڵاتە ئیسلامیەکان باسی پارچەبوون و ناکۆکی دەوڵەتە ئیسلامیەکان دەکەن بەڵام کاتێک باسی یەکێتی ئەوروپایە باسی یەکگرتووی دەکەن با حکمی ئەوەی لە نێوان وڵاتە ئەوروپیەکاندا جەنگی جیهانی یەکەم و دووەم دروست بووە ملیۆنەها مرۆڤ لەو جەنگانەدا مردوون ئەوان هەوڵیان داوە کە لە ناو یەکدا یەکگرتوویەکەیان زیاتر بێت سیاسەتیان هاوبەش بێت و مەرزەکان لابرن ئەمانە لە نێوان خۆیاندا کۆمەڵێک یاسایان دروست کردووە ئەمانە کۆمەڵە کارتێکی تایبەتیان دروست کردووە کە بەبێ بوونی فیزە و پاسپۆرت لە نێو وڵاتەکانی خۆیاندا هاتوچۆ بکەن و سەرمایەکانیان ئاڵ و گۆڕ بکەن و هاوکاری یەکتریش بکەن لە خوێندنە و هەر ئەمانن کەوا دەکەن وڵاتە ئیسلامیەکان ناکۆکیان تێبکەوێت و جیا ببنەوە لە یەکتری لە ژێرناوی سربەخۆبووندا بابیانووی ئەوەی خۆیان ئیدارەی خۆیان بکەن ڕەگی ناکۆکی و پارچە بوون ئەچێنن لە کاتێکە هەر ئەسڵەن مەبەستیان دۆستایەتی نییە و هەرگیز مەبەستیان پشتگیریکردن نییە ئەمانە بە مەبەستی دوژمنایەتی ئەم کارانە ئەکەن خۆ ئەگەر دۆستن بۆ ئەوەی بۆ خۆیان ئەوێت بۆ ئێمەیان ناوێت ئێمە سیاسەتمان ئەمەیە نێوانی هەر وڵاتێکی ئیسلامی لە جیهانی ئیسلامیدا ئیتر لە هەر جێگەیەک بێت لاجێی جیاکاری یەکگرتووی دروست بکەین و هەموو ئەو مەرزانەی کە وڵاتە ئیسلامیەکان بەیەکەوە ئەبەسێتەوە لابەرین بۆ نمونە کوردێکی عێراق یاخود کوردێکی سووریا لەگەڵ ئێرانیەک بتوانن بەبێ بوونی فیزە و پاسپۆرت هاتوچۆ بکەن لە نێوان وڵاتەکانیاندا چونکە ئێمە ئەگەر لە ئەسڵا سەیری بکەین هەمومان یەک میلەتین خۆ ئەگەر ئەو پارچەبوونی جیهانی ئیسلامیش دەبینرێت ئەوە کاری دوژمن بووە بۆ ئەوەی دەسەڵات و داگیرکاریەکانی زیاتر بێت ئیشەڵا ئێوە ئەوە لەبەرچاو بگرن کە سیاسەتی ئەوان ئەوەیە ئەو زەویانەی کە ئەیکڕن هیچ مەبەستێکی باشیان تێیدا نییە آخر چۆن شتیوە ئەبێت ئیسرائیل لە بەرامبەر میلەت و دەوڵەتی فەڵەستین ئەم هەموو کوشتن و کوشتار و بڕینە ئەکات ئێستا بێت بڵێ من لایەنگری کوردم ئەو شتا قبول ئەکرێت یان بڵێ من لایەنگری عەرەبم ئەسڵەن ئەمانە مێژوویان پڕە لە کوشتن و بڕین و داگیرکاری و لە ڕاستیە بۆ مافی میلەتە موسڵمانەکان چ کورد و چ لڕ و چ فارس و چ عەرەب هیچ بەهایەکیان نییە لایەن دکتۆر ئەمەوێ ئەوە بزانم بەڕاستی بە حکمیەوەی ئێوە لە فکری ئایەتوڵڵا خامنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامەوە نزیکن ئایا سیاسەتی هەر یەک لەو کەسانەی کە کاندیدن بۆ سەرۆکایەتی لە هەڵبژاردنەکانی ئێراندا سەبارەت بە هەرێمی کوردستان و سەبارەت بە عێراقیش هیچ جیاوازیەکی ئەبێت لە پێشووتر یاخود بە چ جۆرێک دەبێت سیاسەتی گشتی و بناغی یاسا لە کۆماری ئیسلامی ئێران بەدەستی ئایەتوڵڵا عەلی خامنەیی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامیە و ئەو دەوڵەتانەی ئەیانەوێت بێن ئەبێت لەو چوارچێوەیەدا بن سیاسەتی ئێمە لا بەرامبەر عێراق تایبەتە ئێمە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقداین و دەمانەوێت عێراق لەسەر پێی خۆی بوەستێت و هیچ دەوڵەتێک دەزوەر نەداتە ناوی لە بواری سیاسی و ئابووری و سەربازیدا ئێمە بە هەر جۆرێک و بە هەر شێوازێک بێت لەگەڵ کاری تیرۆریستیە مخالفین و ئەمانەوێت خەڵکی عێراق لە هەر نەتەوە و لە هەر ئایدیایەک بن لە ئاسایش و ئارامیدا بژین و ئەمانەوێت لە ناو عێراقدا چ کورد بێت یاخود عەرەب بێت یاخود شیعە بێت یاخود سونی برایەتی و ئاسایش دروست بکەین و لە هەر وڵاتێکی ئیسلامی دەمانەوێت ئاسایش بەرقەرار بێت لە نێوانی ئەو کەسانی کە خۆیان کاندید کردووە بۆ سەرۆکۆماری ئێران و هەموو ئەوانەشی کە لە پێشترا بوون چ ئەو کەسانەشی کە ئەبن هەر ئەم سیاسەتە پەیڕەو ئەکەن ئەمە لەبەر ئەوە نییە کا بڵێن ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران وا دەڵێت یاخود لە قانونەکانی کۆماری ئیسلامیدا هەیە بەڵکو لەبەر ئەوەیە کە ئەوانیش ئەو بڕوایان هەیە و پەیوەستن پێوەی خۆ ئێوە خۆتان ئەزانن کە سەدام شەڕێکی 8 ساڵەی لەگەڵ ئێراندا کرد ئەمە هۆکار نەبوو کە ئێمە مخالف بین لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق نا ئێمە ئەمانەوێت کە عێراق یەک پارچە بێت و
یەکگرتوو بێت و خەڵکەکەی لە خۆشگوزارانی دابژین و ئەمانەوەی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئێران ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بچێت و باشتر بێت. ئەمانەوەی بگەینە شوێنێک کە هەردوو وڵات ڤیزە و پاسپۆرت لە نێوانیاندا نەمێنێت. هیوادارم هەرچی زووە ئەو یەکگرتوویەمان زیاتر بێت. ئەمانەوێت لە ئاشتی و ئارامیە پێکەوە ژیان بکەین. دکتۆر ئەمەوێ بچمە سەر پرسیاری دواترم بەڕاستی ئەوەندەی دەزانم تۆ یەکێکی لە هەرە کارکتەرە زۆر نزیک و دیارەکان لە بەرپرسە باڵاکانی ئێرانەوە و لە هەمان کاتیشە ئاگاداری سیاسەتەکانی ئێرانیت. بۆچوونی ئەوان چییە لەسەر سیاسەتەکانی حکوومەتی هەرێم بەگشتی و هەروەها لەگەڵ دوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە بە تایبەت یەکێتی و پارتی دەمەوێت بزانم بۆچوونیان چییە لەسەر هەرێمی کوردستان بەگشتی و لە لایەکی تریشەوە ئایا لەلایەنی ئابووریەوە هیچ هەمانگیەکتان هەیە؟ ئێمە داوا دەکەین کە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات زیاتر بێت و مەبەستمان دەستوەردان لە کاروباری ناوخۆی عێراق نییە و ئەگەر ئێمە لە شوێنێکە بابەتێک هەبێت بۆ نمونە بابەتی شەڕ لەگەڵ داعش کە هەم هاوکاری هەرێمی کوردستانمان کردووە کە بەرامبەر داعش بوەستێت و بتوانێت سەرکەوتوو بێت، ئێمە لە تەواوی عێراقدا ئەم سیاسەتەمان پەیڕەو کردووە. هەر حیزب و لایەنێک چ لە حکومەتی مرکزی عێراق یاخود حکومەتی هەرێمی کوردستان باڵا دەست بێت و نفوسی خەڵکی زیاتر بێت، هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە، ئەوە پەیوەندی بە خۆتانەوە هەیە. ئێمە لەو بابەتانەدا هیچ کاتێک تەداخل ناکەین. ئێمە لەو شوێنانەدا هەر کەسێک حاکم بێت و ناوچەی دەسەڵاتی ئەو بێت، هەر کەس و لایەنی حیزبێک لە حکومەتی عێراق و هەرێمە حکومەت بگرێتە دەست، چ لە پارلەمان بێت یاخود حکومەت، تەنها داواکاری ئێمە پەیوەندێکی باشە لەسەر ئەساسی ڕێزگرتنێکی هاوسەنگ بۆ هەردوولا و لەسەر بناغی یەکپارچەی خاکی عێراق. خاڵێکی تریش ئەوەیە کە دژمنانی هەردوو لامان خاکی عێراق نەکەنە پێگە و شوێنیمانەوەیان، یعنی بۆ نمونە تیرۆریستەکان چ لە خاکی هەرێمی کوردستان یاخود عێراق نەتوانن بێنە ناو خاکی ئێرانەوە، چونکە ئەوان ئەگەر خاکی ئێمە ببەزێنن زۆر بە قورسی وەڵامیان ئەینەوە و ئێمە پێمان خۆش نییە کە ئیسرائیل لەوێ نفوسی هەبێت. ئەسڵەن ئێمە پێمان وایە کە ئیسرائیل دژمنی هاوبەشی ئێمە و عێراق و هەرێمی کوردستانە. ڕەنگە کەسانێک هەبن لە هەرێمی کوردستانە وا بزانن ڕژێمی ئیسرائیل دۆستیانە، بەڵام ئیسرائیل هیچ وەختێک لایەنگری ئەوان نییە. ئیسرائیل دژمنی کورد و لوڕ و فارس و هەموو نەتەوەکانە، ئەوان تەنها ئەیانەوێت دەست بگرن بەسەر هەموو نەتەوەکانی تردا. و کتێبی تەلمود کە کتێبی ئاینی یەهودیەکانە ئەمە خاڵێکی گرنگی تایە لەوانەیە ئێوە نەزانن. لەم کتێبە شەرعیەیان کە 1500 ساڵ پێش هاتنی ئیسلام نووسراوە کە یەهودیەکان باوەڕیان پێوەتی، لەوێ ئاماژەی پێدراوە کە خوای گەورە دوو جۆر حەیوانی دروست کردووە. یەکەمیان ئەو حەیوانانن کە چوار قاچن و خوای گەورە بۆ خزمەتی جوولەکە دروستی کردوون، و جۆرەکەی تریان ئەو حەیوانانن کە قساکەن، واتە جگە لە جوولەکە ئەوەی کە قسە دەکات بە حەیوانی قسەکەری دەزانن. ببوورە لە ڕووی جەنابیشتاوە ئەڵێن، بەڵام ئەوان پێیان وایە کە من و تۆش حیوانێکی قسەکەرین، کە ئەڵێن تۆوی جگەل لە یەهود وەک تۆوی هێستر وایە و ماڵەکەشیان وەکتەوی لێ. پێویستە ئێمە بزانین کە ئەمان چ بیر و ڕایەکیان هەیە سەبارەت بە ئێمە، چونکە ئەمان بەم جۆرە بیرکردنەوەیە بە هیچ جۆرێک دۆستی ئێمە و ئێوە نین و ئامانجێکی خراپیان لە مێشکدایە و باوەڕیان وایە کە ئێمە بەندە و کۆیلەی ئەوان بین و لە خزمەتیان نابین، چونکە وا بیر دەکەنەوە کە ئەوان نەژادێکی بەرزترن، هەروەها نەژادێکی باڵای دنیان کە دەبێت دەسەڵاتیان بەسەر هەموو دنیادا هەبێت. بۆیە یەهودیەکان کتێبی تەلمود بڵاو ناکەنەوە، چونکە ئەگەر ئەو کتێبە بڵاو بکەنەوە دەبێتە هۆی ڕق و نەفرەت بۆیان. و ئەبێ ئەوە بزانین کە بە بۆشوونی یەهودیەکان بە تایبەت سایۆنیستەکان هاوشێوە لە بیر و باوەڕ و مەزهەبیان کە ئێمە حەیوانێکی قسەکەرین و مرۆڤ نین، چونکە باوەڕی ئەوان وایە کە ئێمە لە ئاستی ئەوانانین. ئەمە بیر و باوەڕی یەهودیەکانە. ئێمە بە دوای ئەوەین کە
ئێران و عێراق لە ڕووی ئابووریەوە بەرنامەی هاوبەشیان هەبێت لەگەڵ هەموو بەشەکانی عێراق چه هەرێمی کوردستان بێ یاخود شوێنێکی تر بازرگانیەکی ڕاست و دروست بکەین کە سوودی بۆ هەردوو لا هەبێت. ئەمە سیاسەتی ئێمەیە کە ڕێزی یەکتری بگرین لە پێناو بەرژەوەندی هاوبەش، چونکە ئەگەر بەرژەوەندیەکانمان هاوبەش بێت سوودی ئەم پەیوەندیە بەردەوام دەبێت، چونکە ئەگەر لایەک بێوێت کڵاو لەسەر لایەکی تر بکات ئەوە بەردەوام نابێت. ئێمە داواکارین بەرژەوەندی هاوبەش لە نێوان هەردوو وڵات و وڵاتانی دیکەی ناوچەکەدا هەبێت بۆ زەمینەیەکی باشی ئابووری بە تایبەت بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا. باش دکتۆر وەڵا بابەتێکی ترکە گرنگە لەلام باسی کەم بەڕاستی بابەتی کێشەی داراییە لە هەرێمی کوردستاندا کە زۆر لە ناو هەرێمی کوردستاندا ئێستا زۆر باسە و بەربڵاوە. وەک دەزانین کۆماری ئیسلامی ئێرانیش بە حکمیەوەی دراوسەی هەرێمی کوردستان و عێراقا زۆر ئابووریەکەی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر هەرێمی کوردستان. بزانم بۆ چوونی تۆ چییە سەبارەت بە کێشەی دارایی لە هەرێمی کوردستان و هەروەها ئایا کۆماری ئیسلامی ئێران تا چەند گرنگی دەدات بە ئابووری هەرێمی کوردستان؟ ئێمە بۆچونمان وایە هەموو مسلمانەکانی جیهان و دراوسەکانمان و خەڵکی عێراق چ لە هەرێمی کوردستان بێ یاخود شوێنەکانی تری عێراق و بە هیچ شێوەیەک وابەستەی هیچ شتێکی بێگانەکان نەبن و هەرچی وەزعی ئابووری خەڵکی ئەو ناوچە و نیشتیمانانە باشتر بێ ئێمە پێمان خۆشترە، چونکە ئەوان برای ئێمەن. با شێوەیەکی گشتی ئێمە دڵخۆشین با بەرەو پێشچوونیان بۆ سەرکەوتن و بەرەو پێشچوونی هەردوو وڵات لە بابەتی هونەری و هەندەسیەوە زۆر پشتگیری دەکەین. ئەگەر هەرێمی کوردستان یاخود هەر شوێنێکی تر لە چوارچێوەی سیاسەتی دەوڵەتی عێراقدا بیاوێت پرۆژەیەک بکات ئیتر چێ پێترۆکیمیایی بێت یاخود پاڵاوگەیەکی نەوتی بێت یان کارگەیەکی گەورە دروست بکات، ئێمە ئامادەین پسپۆڕەکانمان بنێرین و تاوەکو هاوکاریتان بکەن و بەشداری بکەن بۆ ئەوەی ئەوانە دروست بکەن، بەڵام بە مەرجی ئەوەی کە سوودی بۆ هەردوو لا هەبێت و ئامادەین پێشبڕکێش بکەین لەگەڵ وڵاتەکانی تر لەسەرەوەی کە ئەو پرۆژانە بە کەمترین تێچوو تەواو بێت. جیاوازی ئێمە لەگەڵ وڵاتەکانی تر ئەوەیە کە پرۆژەیەک بکەین هەوڵ ئەین کە بە جۆرێک پرۆژەکە بکەین کە خەڵکی ئەو ناوچەیە خۆی ئیداری بکات و پێویستیان بەوە نەبێ کە حکومەتی ئێران جارێکی تر هاوکاریان بکات، واتە ئێمە فێریان ئەکەین بۆ ئەوەی دواتر پێویستیان بە هیچ کەسێکی دیکە نەبێت. ئەمەش لە کاتێکدایە کە ئەمریکیەکان ئەگەر بیانەوێت پرۆژەیەک بکەن خەڵکەکە فێر ناکەن. مەسەلەن وڵاتی ئەمریکا هەندێک پرۆژەی هەبووە زۆر بەبەها بووە لە ئێراندا بەڵام نیان کردووە، چونکە ئەمریکا لەوە ئەترسن کە پسپۆڕەکانی ئێران دوای ئەوان دروستی بکەنەوە و نەتوانن مسەیتەر بن بەسەریە. ئەمانە لە سەرەتای ئینقلابی ئێرانەوە ئێرانیان خستە ژێر حەساری سیاسی و ئابووریەوە. هەر بۆ نمونە ئەمەوێ شتێکتان بۆ باس بکەم لە فڕۆکەیەکی جەنگی یاخود گەشتیاری بۆ نمونە پارچەیەکی بچووک ئەگەر بایی $1000 بواە تێک بچوایە ئەوان چاکیان ناکردەوە ئەو پارچە بچووکەشیان پێ نافرۆشتینەوە و هەتا ئەگەر ئەو پارچەیەش زۆر زەرور بواە کەسێکیان بە تایبەت ئەنارتاوەک و چاکی بکاتەوە بەبێ ئەوەی پسپۆڕەکانی ئێمە بزانن چۆن چاکی کردوتەوە یاخود فێریان بکات. لەبەر ئەوەی بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین پسپۆڕەکانمان هاتنە پێشەوە توانیان زۆر زیاتر لەو کێشانە چارەسەر بکەن. ئێران لە بواری تەکنەلۆژیاوە وڵاتێکی پێشکەوتووە و ئێمە بە دوای ئەوەین کە ئەو زانستانەی کە لەلای ئێمە هەیە بیاین بە خەڵکی هەرێمی کوردستان یاخود عێراق یاخود هەر دەوڵەتێکی تری ئیسلامی یاخود ئەوانەی لا جیهانی سێهەمدان بۆ ئەوەی بتوانن سوودی لێ ببینن و فێری بن و ئیدارەشی بن تا ئەوەی ئەگەر ئێمەش نەبوون ئەوان بتوانن ئیدارەی خۆیان بکەن. ئەوەمان ناوێت کە ئەوان وابەستەی ئێمە بن لەبەر ئەوەی شتێکیان فێرەکەین. ئەمەش لە کاتێکدایە کە ئەمریکەکان بیرۆکەیان وایە کە وڵاتانی تر لە ڕووی تەکنەلۆژی و زانستیەوە نەهێڵن بچنە پێشەوە و خۆیان سەرکەوتوو بن. بە کورتی بیرۆکەی ئێران ئەوەیە کە پێشکەوتنی ئێران لەگەڵ پێشکەوتنی وڵاتە ئیسلامیەکان و ناوچەکەیە. دکتۆر وەڵا شتێک زۆر گرنگە لەلام بەڕاستی ئەویش ئەوەیە کە من لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کە خەریکی ئامادەکاری بووم بۆ ئەم بەرنامەیە لە ڕاستیە ئەوەی بەدیم کرد ئەوە بوو تۆ یەکێکی لە بەناوبانگترین چالاکوانەکانی ئوسڵگەرای ئێران کە حتمما پێشتری چەند بەرپرسیارەتیەکت هەبووە من دەزانم باڵوێز بووی لە چەند وڵاتێک حکوومەتی ئێران وها بەرپرسیارەتیشە بووە لە ناوخۆی وڵاتەدا. جگە لەوانە دەنگۆیەک هەیە ئەوەندەی من بزانم تۆ یەکێکی لەوانەی کە کاندیدی بۆ وەزیری دەرەوەی ئێران پێم خۆشە بزانم ئەوە تا چەند ڕاستە
و یەک ئەو دووش ئەوەی کە ئەگەر گریمان تۆ دواتر ئەو پۆستە دووەرگرت هیچ پلانت ئەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ عێراق بەگشتی سیاسەتی تۆ چۆن ئەبێت وەکو پێشتر دەبێت یاخود ئەم جارە جیاوازتر دەبێت؟ بەڵێ دەنگۆیەک هەیە بەڵام تا ئێستا هیچ قسەیشان لەگەڵ مندا نەکردووە. دەنگۆیەک هەیە کە ئەگەر کاندیدی ئینقلابیەکان بیبنەوە لەوانەیە من ببمە وەزیری دەرەوەی ئەوان. 1-2 ساڵێکە من خانەنشینی وەزارەتی دەرەوەم، بەڵام هەر هاوکاریکیان بوێ لە سیاسەتی دەرەوەی وڵاتە من ئامادەم. ئەگەر من ببم بە وەزیری دەرەوەی ئێران ئەوە سیاسەتی ئینقلابیەکان پەیڕەو دەکەم. بۆ نمونە ئەگەر ئایەتوڵڵا ڕەئیسی سەرۆکی دەستگای دادی ئێران ببێت بە سەرۆکۆمار، سیاسەتی من سیاسەتی ئەوانە. یەکەمین سیاسەتی هێزە ئینقلابیەکانیش ئەوەیە کە پەیوەندیمان لەگەڵ دراوسێکانماندا زیاتر بکەین، ئەوەش لە پێشینەی کارەکانمانە. بەداخەوە لەم حکومەتەی جەنابی ڕۆحانیدا و لە خولی جەواد زەریفی وەزیری دەرەوەی ئێراندا کاتێکی زۆریان کوشت بەوەی کە مامەڵە زۆر بکەن لەگەڵ ئەمریکادا، بەڵام بە یەک دەرئەنجام گەیشتن لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەدا و من لە سەرەتاوە دڵنیا بووم کە ئەم ڕێکەوتنامە ئەتۆمیە نامانگەێنێتە ئەنجام. من و ڕێبەری باڵای ئیسلامی ئێران باش دەمانزانی کە ئەمریکیەکان وەفایان بۆ بەڵێنەکانیان نییە. هەموو ئەو 8 ساڵی کە ئەمان تەرخانیان کرد بۆ پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ وڵاتانی پێنجکۆیەک بە بڕوای من باشتر بوو بە هاتنایەکە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دراوسێ زیاد بکردایە. و ئیشەڵا ئەگەر دەوڵەتی داهاتوو پشت بەخوا ئینقلابی بێت پێویست دەکات پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق و وڵاتانی دراوسەی ئێران زیاتر بکەین. ئەولەویەتی کارەکانمان پەیوەندێکی بتەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ، پاشان وڵاتانی ئیسلامی و پاشان وڵاتە شەرقیەکانی دنیا. تەنانەت ئەمانەوێت پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ئەمریکای لاتینیش هەبێت، خۆ ئەشمانەوێت لەگەڵ ئەوروپیەکانیش دۆستایەتیمان هەبێت، بەڵام لەسەر ئەساسی ڕێزگرتنی هەردوولا. کەچی ئەوروپاییەکان لەم چەند ساڵەی ڕابردوودا زۆر بەڕوونی پیشانیاندا کە چەند وابەستەی ئەمریکان و هێشتاش زووە کە خاوەنڕێی خۆیان بن، هەرچەندە ئەگەر پەیوەندیشمان هەبێ لەگەڵیان خۆشحاڵ دەبین، بەڵام بە مەرجی بەرژەوەندی بۆ هەردوولا. بەڵام بە هیچ جۆرێک ڕێگە ناین ئەوەی کە کردویانە بێن لە ئێران دووبارەکەنەوە. بەپێی ئەو ئەزمونەی کە هەمە 10 ساڵ لە ئیتالیا بووم و باڵوێز بووم لە ئوسترالیا و مەکسیک، ئەوروپاییەکان حیزبی زۆریان هەیە لە چەبڕەوەکان و ڕازڕەوەکان، بەڵام هەمویانم بینیوە کە مامەڵە لەگەڵ وڵاتە ئیسلامیەکان و جیهانی سێهەمدا دەکەن و پیشانی دەدەن کە ئەوان هەمیشە مامۆستا و زانان و حەق بەوانە، یان ئەیانەوێ فێرمانکەن، بەڵام ئەسڵەن مەبەستیان فێرکردن نییە. بەڵام ئێمە بڕوامان وایە کە ئەوروپیەکان دەبێت لە وڵاتە موسڵمانەکانەوە فێر بن. سەرەتا دەبێت ئەوە فێر ببن کە ڕێزی وڵاتانی ئیسلامی و جیهانی سێهەم بگرن و لە جیاتی ئەوەی ئەم وڵاتانە لاواز بکەن و دەسەڵاتی خۆیان پسەپێنن، دەبێت هەردوو لە بەرەوپێشەوە برن، نابێت بە دوای داگیرکاری و ئەوە بن کە فکری خۆیان بەسەر وڵاتانی دیکەدا بسەپێنن. با ئەوەش بڵێم کە ئەمان ئەگەر نەیانەوێت دەسەڵاتی خۆیان بسەپێن و لە جیاتی ئەوەش هاوکاری و برایەتی بکەن، لە سوودی وڵاتە ئەوروپیەکان خۆیانە کە بەو هۆیەوە دەوڵەمەندتر دەبن لە ڕووی سیاسی و ئابووری و ئیستیقراریشان دەبێت. کاک هێڤار بە نمونەیەکی بۆ بێنمەوە لەسەر نەخۆشی کۆرۆنا. ئەگەر ئەوروپی و ئەمریکیەکان بێن تەنها ڤاکسین بۆ هاوڵاتیەکانی خۆیان بکەن و نەیەن بە خەڵکانی تر، کە ئەمە ژوا دەکا کۆرۆنا زیاتر بەربڵاو بێت، لە کۆتاییشدا هەر ئەگەڕێتەوە بۆ خۆیان. کاتێ کۆرۆنا تەواو دەبێت کە تەواوی خەڵکی دنیا لە ئەمانە بن، خۆ ئەگەر بەشێکی خەڵک لە ئەمانانە بن بەرامبەر ئەم نەخۆشیە، ئەوە دووبارە سەر هەڵ ئەداتەوە و بڵاو ئەبێتەوە. ئەگەر ئەوروپیەکان مەبەستیان دادپەروەری بێت، ئەوە دنیا بەرەو پێشتر ئەڕوا. باشە دکتۆر، وەڵا یەمە ناو خۆی ئێران، پێم خۆشە سەبارەت بە ناوخۆی ئێرانیش پرسیارێک بکەم. یارە 4 ساڵ جارێک لە ئێراندا هەڵبژاردنەکان، پرۆسەی هەڵبژاردنەکان بەڕێوە دەچێت، بەڵام بارودۆخی ئەو وڵاتە هەروەکو خۆی وایە، هیچ گۆڕانکاریکی ئۆتۆ بە خۆیەوە نابینێت و خەڵک گوزەرانی خراپتر دەبێت. ئەمە بزانم ئایا ئەم هەڵبژاردنە پێتان وایە هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخی ناوخۆی ئێراندا دەکات و لەگەڵ ئەوە شاشتێکی کە زۆر گرنگە بەلامەوە لە ناو ئێرانە کەمینەکان بریتین لە کورد و ئازەر و چەندەتەوەیەکی تر، بەڵام دەمەوێت بزانم
کرانەوەی زیاتر ئەم هەڵبژاردنەوە ئەکا کرانەوەی زیاتر بە ڕووی کورد و ئازەر و نەتەوەکانی تر بکات؟ ما الان اصلا در ایران تو قانون اساسیمون با ضمن احترام به قومیت ها ئێمە لە ئێراندا بەپێی قانون هیچ ڕەگەز پەرستیەکمان نییە بەرامبەر بە نەتەوەکان. ئێمە ڕێزی هەمووان دەگرین. ئیتر ئەوە نییە بڵێم تۆ کوردی حەقت نییە یاخود تورکیت. ئێستا ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ئازەریە، بە تەواوی هەمووان ئازادن. ئیتر چ کورد بێت، بەلوچ بێت، لوڕ بێت، فارس بێت یاخود ئازەری، تەنانەت جیاوازی نییە لە نێوان ژن و پیاویشدا. ئەگەر ڕابەر بێت یاخود سەرۆکی ئەنجومەن بێت یان وەزیر بێت، بەمەرجێک پسپۆڕ بێت و پێشینەی هەبێت لە بوارەکەدا. با لە خزمەتە عەرز بکەم بەڕێزت سوننەی سوننەکان لە ئێراندا زۆر ئازادیان زیاترە لەو وڵاتانەی کە سوننە مەزهەبن. ئێمە مافەکانی ئەهلی سوننە بە تەواوی ڕەچاو ئەکەین. ئێستا بۆ نمونە کوردێکی سوننی ئەتوانێت لە شاری قومی مەزهەبی کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت خۆی کاندید بکە بۆ نوێنەرایەتی پەرلەمان یاخود هەر شتێکی تر بەمەرجێک دەنگ بێنێت. ئەسڵەن ئێمە ئەومان نییە کا بڵین ئەمە کووردە سوننەیە شێعەیە نەتوانێت خۆی کاندید بکات یاخود لە شارەکانی تر نەتوانێت خۆی هەڵبژێرێت. کێ ئەڵێ ئازادی لە ئێرانە نییە؟ بەڵام پڕوپاگەندەی زۆری نەرێنی لەسرە. ئەگەرنا ئازادی تەواو هەیە و هەر کەسێکیش ببێت بە سەرۆ کۆمار ئەم ئازادیە هەر دەبێت، چونکە لە قانونی ئەساسی کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. ئێمە شانازی زۆر بەو ئازادی خۆمانەوە دەکەین، چونکە لە زۆر وڵاتانی کە دیعای ئازادی دەکەن ئەو ئازادیە نییە. ئەسڵەن ئێمە لە ئێراندا بابەتەکان لە ڕوانگەی قەومیەوە سیر ناکەین، هەروەکو ئەوەی لە عەرەبیدایە دەڵێت حب الوطن من الإيمان، واتە خۆشەویستی خاک و نیشتیمان لە ئیمانەوەیە. ئێمە نەژاد پەرستی و قەومچێتی و خۆپەرستی لە هیچ کەس قبول ناکەین، ئەسڵەن ئیسلامیش قبوڵی نییە. ئێمە وەکو ئەوروپیەکان نەژاد پەرست نین. ئێستا لەبەر ئەوەی من فارسم بڵێم وەڵا فارس باڵاترە، یاخود کوردێک بڵێت کورد باڵاترە، یاخود عەرەبێک بڵێت عەرەب باڵاترە. نەخێر، ئێمە هەمومان لە بەردەم خوای گەورەدا مرۆڤین و باشی و چاکیەکانیش بە کردداری چاکە. و ئەگەر کەسێک ئیمانی هەبوو و کاری چاکەشی هەبوو ئەوە باشترە لە کەسێکە ئیمانی نەبێت و کاری چاکەشی نەبێت. و مافی هەموو کەسێک لای ئێمە پارێزراوە و ئێمە زۆر ڕێز لە فەرهەنگی کوردی دەگرین بە تایبەت و ئازەری و هەر فەرهەنگێکی تریش بێت. و ئێمە زۆر دڵخۆشین کە زۆر نەتەوەی بەڕێز هەن لە وڵاتەکەماندا، وەکو کورد و عەرەب و بەلوچ و تورکمانی و ئازەری، کە ئەوە خاڵی لاوازی ئێمە نییە، بەڵکو بە پێچەوانەوە خاڵی بەهێزی ئێمەیە. بۆ نمونە کوردەکانی ئێمە دەتوانن هۆکاری پەیوەندێکی باش بن لەگەڵ کوردەکانی عێراق و سووریا، بەڵام لە چوارچێوەی ئەو وڵاتانەدا لە بابەتی ئابووریشدا کە باستان کرد هۆکاری زۆر هەن. بەشێکی کەمی پەیوەستە بەو سزا ئابووریانەی کە ئەوروپا و ئەمریکا خستویانەتە سەر ئێران، بەڵام ئێمە ئەم سزایانە توانیمانە بیقۆزینەوە، لە زۆر شوێنیش کردومانە بە خاڵی بەهێزی خۆمان. هەرچەندە بەهۆی سزاکانەوە ئێمە ناچار بووین هەندێک جار هاوردە بکەین، بەو جۆرە سزاکانمان شکاندووە. بەڵام ئێستا گەیشتوونەتە ئاستەیە کە پێویستمان بە هاوردە نیە و لەسەر قاچی خۆمان وەستاوین و پەیمان بردووە بە زۆر شت و چارەسەرمان کردووە. و یەکێکی تر لەو شتانەی کە کاریگەری هەبووە هەڵبژاردننی ئەم حکومەتەی ڕۆحانی بووە لەلایەن خەڵکەوە. من یەکێکم لەو کەسانەی کە زۆر ڕەخنە لەم دەوڵەتە دەگرن، چونکە 8 ساڵ خەریکی ئەوە بوون بەس بتوانن تەعامل لەگەڵ ئەمریکادا بکەن. 8 ساڵ ئەم وڵاتەیان ڕاگرت و ئەشیانوێت ئەمریکا کوێخایە، وایان دەزانی دەتوانن دژمنایەتی لەگەڵ ئەمریکا بگۆڕن بە دۆستایەتی. ئەوە یەکێک بوو لە هەڵە گەورەکانی حکوومەتەکەی ڕۆحانی. کۆمەڵگایان لە چاوەڕوانی ڕێکەوتن لەگەڵ ئەمریکادا هێشتا و کە ئەمەش زەرەرێکی زۆری لە ئابووری ئێراندا. زۆریش لەو کەسانەی کە لەم دوو خولەی حکوومەتی ڕۆحانیدا ڕێگەیاندا پێی کە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکادا بکات ئێستا پەشیمانن. ئێمە ئەزانین کە بەشێک لە کێشەکانمان دەگەڕێتەوە بۆ سزاکان، بەشەکەی تریشیان دەگەڕێتەوە بۆ سیاسەتی دەوڵەت، خاڵێکی تریش ئەگەڕێتەوە بۆ فەرهەنگی
حقوقی کارمان وجدانی کارمان کە دەبێت پەروەردەی بکەین و نابێت خەڵکی وڵاتی ئێمە شتی دەرەوە بکڕن لە جیاتی ئەوە دەبێت شتی ناوخۆی ئێران بکڕن خۆ ئەگەر شتێکیشمان لە دەرەوە کڕی با لە وڵاتە ئیسلامیەکان بیکڕین لەبەر ئەوەی با ئابووری ئەوان پێش بکەوێت نەک ئابووری وڵاتانێک کە دەبنە هۆی ناکۆکی لە نێوان وڵاتانی ئیسلامیدا و هیوادارم ئەم جارە حکوومەتێکی ئینقلابی بێتە سەردەسەڵات و خەڵکیش بەشداری زۆر بێت لە هەڵبژاردنەکانە خەڵکیش بەشداری و هاوکاری زۆر بێت لە حکوومەتی داهاتوودا بەتایبەت لەلایەنی ئابووریەوە بە دوورکەوتنەوە لە ئیسراف وەزعمان زۆر خێراتر باشتر دەبێت ئینشاءڵڵا بەپێی پێشبینیە جیهانیەکانیش باری ئابووری ئێران ڕووی لە باشبوونە پیشبینی سازمان‌های بین‌المللی هم این است که وضعیت اقتصادی ایران رو به بهبودی خواهد. باش دکتۆر وەڵا ئەمەوێت لەم قسانەوە بچمە سەر پەیوەندەکانی دەوڵەتی ئێران لەگەڵ ئەمریکا بزانم چاوەڕوانیتان لە گفتوگۆکان لەگەڵ ئەمریکا چییە و هەروەها ئایا دەرچوونی هەر کاندیدێک لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێراندا هیچ گۆڕانکاریەک بەرامبەر سیاسەتەکانیان بەرامبەر بە ئەمریکا دەگۆڕێت هیچ گۆڕانکاریەک ڕوایەت من بۆ چوونم وایە کە دانیشتن لەگەڵ ئەمریکا هیچ سوودێکی نییە ئەمریکا نایەوێت کە کێشەکان چارەسەر بکات و بە دوای ئەوەوەن کە بەهۆی شتێکی بچووکیشەوە بێت تەداخولی کۆماری ئیسلامی ئێران بکەن هەتا تەداخولی هەڵبژاردنەکانیش بکەن لە سەرەتاشەوە کە دانیشتنەکان لەسەر بابەتی ئەتۆمی هاتە پێشەوە من ئەو کاتەش لەگەڵ ئەوەدا نەبووم پێم وابوو کە بە هیچ ئەنجامێک ناگەین لە دانوستانەکانمان لەگەڵ ئەمریکا چونکە ئەمریکا لەگەڵ ئێمە دوژمنداری دەکات و بەڵگەشمان بۆ ئەوەیە کاتێکە شۆڕشی ئێران ڕوویە ئێرانێک بەم هەموو دەوڵەمەندیە لا گەروی وڵاتێکی وەک ئەمریکا هاتە دەر و ئیتر ئەمریکا هیچ دەسەڵاتێکی بەسەر ئێراندا نییە بە هەر جۆرێک بێت ئەوێ بگەڕێتەوە چونکە کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی دەوڵەمەندە دەیەوێت دەسەڵاتی بەسەریدا هەبێت و من لەو بڕوایەدام کە ئەیانەوێ ئێران پارچە پارچە بکەن و هەروەها نەوتی ئێران بەرن و چونکە ئێمە ڕوو لە بەهێزین و ئەوان ڕوو لە لاوازین و ئابووری ئەمریکا لەم ماوەیەدا زەبری توندی خواردووە و ئێستا جیهان بووەتە چەند بەشێک ئەم دانیشتن و دانوستانانە من بە فێڵی ئەمریکا دەزانم چونکە ئەوان هەر خەریکی فێڵکردنن ئێستا فکری گشتی خەڵک وایە کە کاتێک ترامپ لە دەرئەنجامی دانوستانە ئەتۆمیەکە هاتە دەر ئەمریکا تاوانبارە چونکە ئەوان هاتوونەتە دەر ئەنجا ئێستا ئەو کابینە نوێی کە لە ئەمریکا حکوم دەکات بە فێڵ دەڵێن ئێمە ئامادەی گفتوگۆ و دانوستانین بەڵام ئێران دانانیشە لەگەڵماندا کۆمەڵێک مەرجیان داناوە ئەسڵەن ئێمە ناتوانین قبوڵی بکەین چونکە ئەو مەرجانە لا دەرەوەی دانوستانە ئەتۆمیەکەن و ئێستا دەستیان کردووە بەو پروپاگەندانەی کە ئەڵێن ئێران تۆمەتباری سەرەکی دانوستانە ئەتۆمیەکەیە لە ڕاستیدا هەمووانیش ئەزانین کە تاوانباری سەرەکی ئەمریکا بووە چونکە ئەو هاتۆتە دەرەوە و ئێمەش هەموو شتێکمان ڕوون و ئاشکرایە ئەسڵەن ئێمە پێویستمان بە دانیشتن و دانوستان نییە ئەمریکا لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە هاتۆتە دەرەوە و جگە لەو حەسارە ئابووریانی پێشووتر کۆمەڵێکی تازەشی سەپاندووە بەسەر ئێراندا کۆمەڵێک بڵێن کە لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەیدا بووی جێبەجێ نەکردووە و ئەگەر ئەمریکا ئەوێت بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنامەکە بابێت بەڵێنەکان جێبەجێ بکات ئەگەر ڕاستەکەن با ئەو سزایانەی کە ترامپ خستیە سەر ئێران بابێن هەموولا ببن خۆیتر ئەمە پێویستی بە دانیشتن نییە با کورتی هەموو ئەو کارانەی کە ترامپ کردوویەتی ئەگەر لایەن برد ئەتوانن بێنەوە ناو ڕێکەوتنامەکە هەتا ئەو ئیشانە نەکەن ئەسڵەن هیچ مانایەکی نییە و ئێمە ئەسڵەن متمانەمان بە ئەمریکا هەر نییە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە نە ئۆباما کاری پێکرد نە حەسارەکانیشی لابرد نە ترامپیش کاری پێکردووە نە بایدنیش کاری پێ دەکات بایدن قسەکەی ئەوەیە لە جێی حەساری هەمە چەشنە حەساری هۆشیاری بکەن و تا ئێمە ئەمریکا با دوژمنی خۆمان دەزانین و هەتاوەکو ئەوانیش دوژمنایەتی بکەن ئەمە هیچ سوودێکی نابێت بۆیان ئەسڵەن ئێمە لەو بڕوایەدان کە ئەمریکا کێ تاوەکو ئەمر بەسەر ئێمەدا بکات ئەمریکا چکارەیە لەو پەڕی دنیاوە بێتە ناوچەکەی ئێمە و تەداخل بکات
بکات ئەتوانێت لە وڵاتی خۆی و دەوروبەری خۆی تەداخل بکات ناتوانێت تەداخلی کاروباری ئێمە بکات ئێمە ئەسڵەن ئەوە بە بابەتێکی فەرمی نازانین ئەسڵەن دەسەڵاتی ئەمریکا بە سەرجیهانەوە ئێمە بە هیچ جۆرەك قبوڵی ناکەین و بەکوێ خاو باڵادەستیشیان نازانین ئێمە بنەچەیەکی مێژووی چەند هەزار ساڵەمان هەیە بەڵام ئەمریکا تەنها 300 ساڵ تەمەنی هەیە بەو هەموو کوشتن و بڕینەشەوە کە لە مێژووا کردویانە ئێستاش ئیدارەی حەسەن ڕوحانی کە چەند ساڵێکە دەسەڵاتدارن لە ئێراندا تێگەیشتون لەوەی کە هەر کارێکیان کردووە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا هەڵە بووە پێشتر وایان ئەزانی کە بە دانوستان لەگەڵ ئەمریکا ئەتوانن بە ئەنجام بگەن و هەموو هەوڵێکیاندا و 8 ساڵ توانا و وزەی خۆیاندانا بۆ ئەوەی کە بە ئەنجام بگەن لەگەڵ ئەمریکا بەڵام زانیان کە ئەمریکا هەرگیز نابێتە دۆست و هەوڵەکانیشیان بێسوودە چونکە ئەمریکا نایەوێت کە دەست هەڵگرێ لە دەسەڵاتدارەتی حتا ئەگەر ئێستا بەڕێز ڕۆحانی ببێتەوە بە سەرۆکۆماری ئێران جەواد زەریف ببێتەوە بە وەزیری دەرەوەی ئێران وەکو ئەم چەند ساڵی پێشوو کار ناکەنەوە ئەڵێن ئەگەر ئەمریکا ئەوێت ڕێکەوتن لەگەڵ ئێمە بکات ئەوە با هەمان ئەو بەڵێنانەی کە لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەدا داویانە جێبەجێ بکەن ئەنجا ئێمە دەگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ مەسەلەن ئەوان ئەڵێن ئێران نابێ موشەکی هەبێت بۆ نەمان بێت بەڵام خۆیان لە کاتی شەڕا جۆرەها موشەکیان لە ئێمە دەدا موشەکی عەسابی موشەکی کیمیایی و جۆرەها موشەکی تر هەروەکو ئەو موشەکە کیمیاویانەی کە لە بەرامبەر هەڵەبجە و کوردانی عێراق بەکاریان هێنا و سوودیان لێبینی ئەمریکا هەمیشە پاڵپشتی ئەم شتانەی کردووە و هەمیشە ئەیکات ئەمریکا پشتگیری هەر کەسێک دەکات کە دژی ئێمە و ئێوەش بوەسێتەوە کاتێکە لەگەڵ ئێوەش باسی دۆستایەتی ئەکەن ئەوە فریودانە چونکە ئەوان ناکۆکن لەگەڵ ئێوە هەتا سەهیۆنیەکان و ئیسرائیلیەکانیش سەهیۆنیەکان ئەیانەوێت لە هەموو بەشەکانی کوردستاندا حاکم بن چونکە کوردستان بە هی خۆیان دەزانن و ئەگەر لەسەر ئەم بابەتە هەرچەندێک بکوژن لە کورد و فارس و عەرەب ئەیکەن هەمان ئەو کارەی کە لە فەڵەستین ژەیکەن چ کوشتن و بڕینێکیان کردووە بەرامبەر فەڵەستینیەکان بۆ ئەوەی دەسەڵاتیان هەبێت ئەو شیعارەی کە دەڵێ دەسەڵاتم لە نیل تا فورادە ئەو دیوارەی کە لە چواردەوری خۆی کێشاوێتی ئێستاش هەست بە ئەمن و ئاسایش ناکات ڕژێمی ئیسرائیلی یاخود ڕژێمی سەیۆنیستی لە حاڵەتی تەوابوون و کۆتایی پێهاتندا ئاگاداری نەخشە و پیلانەکانی ڕژێمی سەیۆنیستیەکان بن هەرگیز وا بیر مەکەنەوە کە ئەوان دۆستانن بە تایبەتی لە بابەتی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستاندا کەوا پیشان بدەن ئەوان دۆستن و دانەوێت کوردستان ببێت بە دەوڵەت ئەمان ئامانجیان سوودی خۆیانە مەبەستیان هیچ کات بەرژەوەندی ئێوە یاخود هیچ وڵاتێکی دیکە نییە پێشتریش ئەرزی جەنابتانم کرد کە سەیۆنیستەکان ئینسان لە غەیری یەهود بە بەنی ئادەمیش نازانن نە ئێمە بە مرۆڤ دەزانن نە ئێوەش ببوورە کەواش دەڵێن بەڵام ئەمان نایەن بە ئاشکرا بڵێن بەس لە کتێبی مەزهەبیەکانە بەڕوونی ئاماژەی پێدراوە و ئەوان بڕوایان وایە کە ئێمە بەندە و نۆکەر و خزمەتکاری ئەوان بین چونکە خۆیان لە ئێمە بە باڵاتر دەبینن ئەگەر دواتر هەر حکومەتێکیش بێت ئەم سیاسەتەی بەڕێز ڕۆحانی درێژە پێنایەت چونکە شکستی ئەم حکومەتە لای هەموو کەس ئاشکرا و ڕوونە هەموو ئەم کەسانە بە هیوابوون لە دانوسانەکان و دانیشتنەکان لەگەڵ ئەمریکا بە نەتیجە بگەن دکتۆر وەڵا دوایین پرسیارت لێ یەکەم ئەویش کۆتا پرسیارم سەبارەت بەوە بێت کە بە تایبەت ئێران و ئەمریکا ململانەکانتان لە ناو عێراقا زۆر دیار و بەرچاوە ئەمەوێ بزانم ئایا ئەم هەڵبژاردنەی ئێران هیچ گۆڕانکاریەک لە سیاسەتی حکوومەتی نوێی ئێران دەکات لە ناو عێراقدا لە بەرامبەر ئەمریکا ما سیاستمون این هست که ئێمە سیاستمان ئەوەیە کە عێراق لە ژێر تەوژمی ئەمریکا بێتە دەرەوە هەر ئەوەی کە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر دراکە ئەمریکەکان لە عێراق بچنە دەرەوە ئەوەش کە کۆنگرێسی ئەمریکا دەنگی لەسەرداوە بۆ ئەوەی لە عێراق بێنە دەرەوە ئێمە لەگەڵ ئەو ڕائدان و دەبێت عێراق تەسلیمی عێراقیەکان بکرێتەوە ئێمە بە هیچ جۆرێک ڕێگە ناین کە ئەمریکیەکان بابیان و جیاواز کێشە دروست بکەن لە عێراق چونکە ئەوە مەبەستیانە ئەمریکەکان یەک دوو جار باسییان لەوە کردووە کە دەیانەوێت لە عێراق بمێنەوە و ئێران کۆنتترۆل بکەن و هەر کات بیانەوێ بێنە ناو ئێرانەوە خەڵکی عێراقیش لەگەڵ ئەوەیانین کە خاکەکەیان بەکار بهێنرێت دژی ئێران هەروەها جورئەتیش ناکەن کە ئەو کارە بکەن
هەتا ئەگەر حکومەتی داهاتووی ئێرانیش بێتە سەرکار پەیڕەوی سیاسەتی ڕێبەری باڵای ئێران دەکەن. ئەویش ئەوەیە کە ئێمە پشتگیری یەک پارچەی و بەرەو پێشچوونی عێراق دەکەین و ناکۆکین لەگەڵ ئەوەی کە وڵاتە بیانیەکان لە ناو عێراقدا بن. ئەو کاتەش کە داعش هاتوو ویستی عێراق و هەرێمی کوردستان داگیر بکات، مەسعود بارزانی پەیوەندی بە شەهید حاجی قاسم سولەیمانیەوە کرد تاوەکو داعش هەولێر داگیر نەکات و ئێمەش هاوکاریمان کرد. هەروەها لە چەندین شوێنی تریش ئێمە هاوکاری عێراقمان کردووە بۆ ئەوەی کە عێراق نەکەوێتە ژێر دەستی داعش. ئێمە گیانی برایەتی خۆمان سەلماند، جا چ بۆ شێعە بێت یاخود سوننە بێت یاخود خەڵکانی غەیرە موسڵمانیش بێت، حتا کە داعش یەزیدیەکانی دەبرد و لا سووریا وەکو بەندە مامەڵەی لەگەڵ دەکردن و دەیان فرۆشتن و هەموو بنکە شێعی و سونیەکانیشیان وێران دەکرد. بە دڵنیاییەوە ئەگەر داعش سەرکەوتوو بووایە کاری زۆر خراپیان لە عێراق و هەرێمی کوردستان دەکرد و دانوی زۆر خراپ لەگەڵ ئێراندا بکەن. ئێمە لە بەرگیانی خۆشەویستەکانمان ئەوەی لە تواناماندا بوو کردمان لە عێراق بۆ ئەوەی نەکەونە مەترسیەوە. خۆشبەختانە کۆمەڵێک هێز لە عێراق دروست بوون کە ئیتر پێویستیان نییە ئێران بچێ بەدەمیانەوە. هەر کاتێکیش یارمەتیان بوێت ئێمە بە پەیتوانە یارمەتیان دەدەین بۆ ئەوەی تیرۆریستەکان و ئەمریکیەکان لە عێراق و سووریا بڕیار بەدەست نەبن. لە کۆتاییشدا دەبێت هەر بڕۆن و ناتوانن لەو شوێنانەدا بمێننەوە. هەرچەندە وەک دەڵێن ئەمریکا لە ئەفغانستان 2000 ملیاری سەرف کرد و زۆر کەسیشی کوشت بەڵام کشایەوە. لە جیاتی ئەوەی ئەمریکا ئەو حەماقەتەی کرد، ئەو 2000 ملیارد دۆلارەی کە لە ئەفغانستاندا بۆ کاولکاری سەرفی کرد بە هاتایە سەرمایە گوزاری بکردایە و بۆ بەرەو پێشچوونی ئەفغانستان. ئەو کاتە ئەمریکا پێگەی زۆر باشتر دەبوو لە جیاتی ئەوەی کە کوشتن بکات و سەربازەکانیشی بکوژرێن. لە چەندین شوێنی تریش هەروە بووە، بەڵام هەرگیز تێناگەن و مۆنتقیان شەیتانیە و دەیانوێت باڵا دەست بن لە هەموو دنیادا. بۆ نمونە بهێنە بەرچاوی خۆت، ئەگەر چەند برایەک هەبێت و هەریەکەیان بێوێت دەسەڵاتدار بێت بەسەر ئەوی دیکەدا، بەو جۆرەش هەم خۆی زەرەر دەکات هەم براکانی. بەڵام ئەگەر پشتی یەک بگرن و هاوکاری یەکتری بکەن ئەوە زۆر سەرکەوتووە بن. بە هەمان شێوەش بۆ وڵاتانی ژوایە ئەگەر لەجێ ئەوەی دەسەڵات بەسەر یەکتریا بسەپێنن هاوکاری یەکتری بکەن و بەڕێزەوە بازرگانی لەگەڵ یەکتری بکەن هەمووان سوودمەند ئەبن. ئەگەر ئەمریکا بە دوای دەسەڵاتەوە نەبێت ئەوە بارودۆخی زۆر باشتر دەبێت. بۆ ئەوروپاش هەروایە، بەڵام ئەمانە نازانن چونکە بیریان بیری شەیتانیە. زۆر سپاس بۆ دکتۆر قەدیری ئەبیانە، باڵوێزی پێشووی کۆماری ئیسلامی ئێران و لە هەمان کاتیشا دیپلۆماتکار و هەروەها جێگری پێشووی ئۆفیسی ئایەتوڵڵا هاشمی ڕفسنجاری. سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان نابووی، سپاس بۆ ئەوەی کە بەرنامەکەت قبول کردین. بله، من امیدوارم که ئیشەڵڵا هەلێکم بۆ بڕەخسێت کە بتوانم بێم بۆ هەرێمی کوردستانی عێراق و لە نزیکەوە ببینم. من وەسفی هەرێمی کوردستانم زۆر بەباشی بیستووە لە تەبیعەتە جوانەکەیان، لە خەڵکە باش و بەڕێزەکەیان. ئیشەڵڵا ئەو دەرفەتەم بۆ بڕەخسێ کە بتوانم بێمە ئەوێ. ئیشەڵڵا خەڵکی هەرێمی کوردستان و هەموو عێراقیش بتوانن بێن بۆ ئێران و ئەو دیمەنە جوان و کللتوریانەی ئێمە ببینن تا ببێتە هۆی ئەوەی کە لە نێوان هەردوو وڵاتە هاتوچۆ هەبێت، بۆ ئەوەی کە پەیوەندی و دۆستایەتیمان زیاتر ببێت. زۆر سپاس و زۆر خۆشحاڵ بووین. تکا ئەکەم خواتان لەگەڵ.